دوا ڕۆژی ڕاستەقینە بریتە لە قیامەتێک کە هەرگیز نابڕێتەوە. بەدەستێنانی بەهەشت و حەسانەوەی هەتایی ئەوە دوا ڕۆژی ڕاستەقینەمانە. ئایا بەهەشت بۆ کێیە؟ پەروەردگار وڵامی ئەو پرسیارەمان دەداتەوە لە سوورەتی ئەلقەسەس ئاەتی 83 دەفەرمێ: تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين. تلك الدار الآخرة خۆی گەورە ئەوە ئاماژەی بۆ دەکەوە تا قیامەت زۆر نزیکە. ئەم ماڵی کۆتاییە، ئەم ماڵی قیامەتە، ئەم داری کۆتایی یاتر کۆتا ماڵتە کە نە تێکچوونی بەسەرا دێ، نەگواستنەوەت لێ هەیە، نە کۆتاییت دێ بە مردن، بەڵکو ئەمە ماڵی ڕاستەقینەی کۆتاییتە. بۆ کێ ئەم خانووی بەهەشت، ئەم ماڵی کۆتاییە؟ للذینە نجعلها للذینە، دامان ناوە پەروەردگار دەفەرمێ بۆ ئەو کەسانەی لا يريدون علوا في الأرض ولا فسادا، کە نانەوێ لەسەر زەویدا خۆ بڵندکەن، خۆ بەرزکردنەوە ناکەن. خۆ بەرزکردنەوە بەوەی کەوا ئینسانێک کە متەکەبیرە یەکەم عیبادەتی خوا ناکە، ئەوەندە لوتی بەرزە پێ عیبە سوزدە بۆ خوا بەرێ نەعوذ بالله، نوێژ ناکە، ڕۆژوو ناگرێ، حەج ناکە، زەکات نادا، عیبادەتەکان هیچی ئەنجام نادا. علوا في الأرض ئەو کەسانن کەوا بە شەرعی خوای پەروەردگار ڕازی نین. نەعوذ بالله وا دەزانێ بە شەرێکی مرۆڤێکی یاسادانەری وەکو خۆی یاسای بۆ دابنێ پێڕازیە، بەڵام ئەڵڵا سوبحانەه وتەعالا یاسای بۆ دابنێ بەمایان ڕازی نە. پەنا بەخوای پەروەردگار زۆر بابەتێکی خەتەرە. بە حکمی ئەڵڵا ڕازی نییە، بە حکمی مرۆڤێکی وەکو خۆی ڕازیە، ئەوە زۆر متەکەبیرە، ئەوە علوا في الأرض ولا فسادا. دوا ڕۆژی ڕاستەقینە بۆ ئەو کەسانەیە کەوا نایانەوێت کەوا خراپەکاری لەسەر زەویدا بڵاو بێتەوە، دوا ڕۆژیش بۆ ئەو کەسانەیە کەوا خۆ دەپارێزن لە تووڕەبوونی خوای پەروەردگار و لە هەوڵی ڕەزامەندی ئەڵڵادا سوبحانەه وتەعالا. چەند دەرسێک لەم ئاەتەی ژمارە 83 سوورەتی ئەلقەسەس وەردەگرین، چەند وانەیەکی لێ وەردەگرین. یەکەمیان ئەم ئاەتە پێمان دەڵێ خۆزگەی دڵ و کردار وەکو یەکە، خۆزگەی دڵ و کردار وەکو یەکە لای خوای پەروەردگار. سرنج بدەن ئاەتەکە دەفەرمێت تیلکە الدار الآخرة نجعلها، نافەرمێت تیلکە الدار الآخرة نجعلها للذين لا يستعلون ولا يفسدون. ئاەتەکە وانییە، نافەرمێ ئەم دوا ڕۆژ و ئەم ماڵی کۆتایی قیامەتە بۆ کەسانێکە کەوا خۆیان بەرز ناگرن لەسەر زەویدا و خراپەکاری ناکەن. ئاەتەکە وای نەفەرموو، بەڵکو فەرمووی لا يريدون علوا في الأرض ولا فسادا. وشەی لا يريدون سرنجی بخەنە سەر، لا يريدون علوا في الأرض ولا فسادا، یعنی هەر بە دڵیش ئاواتی بۆ ناخوازن، کەواتە کەسانێکن بە کردار خۆ بە گەورە دەبینن لەسەر زەویدا، بە کردار خراپە دەکەن. کەسانێکیشمان هەن بە کردار هیچیان نەکردووە، نە گەورەی و تەکەبوریان نواندووە، نە خراپەکاریشیان لەسەر زەویدا کردووە، بەڵام بە دڵ حەزیان پێیەتی. ئەم دوانەوەکو یەکەن. بۆیە ئەگە بتەوێ ماڵی قیامەتت ئاوەدان بێ و بەهەشت جێگات بێ و ئەو شوێنەی کەوا چارەنووسی کۆتایی لەوێدایە ئاوەدان بێ، بەهەشت بێ و دۆزەق نەبێ، ئەبێ لا يريدون، لە دڵەوە نەتەوێ، نەک لەبەر بێدەسەڵاتیان دەستت پێی نەگەیشت بێ. بابەتێکی وردە، بابەتێکی چارەنووس سازە بەڕێزان، زۆر بە وردی دیقەتی بدەن. ئیمامی عەلی دەفەرمێ هەر کەسێک حەز بکە تەنانەت قەیتانی پێڵاوەکانی لە بابەتێکی گرانبەها بێ بۆ ئەوەی پۆزی پێ لەسەر خەڵکا لێدا، ئەکەوێتە علوا في الأرض دەیگرێتەوە. یعنی بەس قەیتانی پێڵاوەکانی حەزی بەوەیە قەیتانی پێڵاوەکانی لە خەڵک زیاتر بێ. بۆ نمونە ئەمڕۆ قەیتانی پێڵاو کە نەماوە کەڤەری موبایلەکەی، قایشی سعاتی دەستەکەی، زنجیری ملی، تەزبیحەکەی دەستی، بابەتێکی وابێ کە پۆزی پێ لەسەر خەڵکا لێدا، ئەگەر ئەم شتە بچووکەش بێ ئەوە دەچێتە ڕیزی ئەو کەسانەوە کەوا ماڵی قیامەتیان وێرانە کە علوا في الأرض.